زمانی ئینگلیزی لەم ساڵانەی دواییدا بێگومان خۆی زمانی ئینگلیزی یەکێک لە زمانە گرنگ و زیندوەکانی دنیاە و لەم ساڵانەی دواییدا چەندین خوێنەر کە بە دوای سەرچاوەکان دەگەڕێن بە زمانی ئینگلیزی و چەندین ناوەند و کتێبخانەی تایبەت بە تایبەتی لە کوردستان کە ئەرکیان بڵاوکردنەوەی بەرهەم و زانیاری و هەروەها کتێبەکانە بە زمانی ئینگلیزی. راپۆرتێکە بینین دواتر ئەگەڕێنەوە. لەم ساڵانەی دواییدا لە هەرێمی کوردستان ڕێژەی خوێنەری کتێبی ئینگلیزی بەردەوام لە زیادبووندایە. زمانی ئینگلیزی ئەمڕۆ یەکێکە لە زمانە گرنگەکانی دنیا کە زانین و قسەکردن بەو زمانە گرنگی و خاڵی ئەرێنی زۆری هەیە. هەر لایەنێکی ژیان هەر لە خوێندن و سۆشیال میدیا و گەشت و گەڕانیش زانینی زمان و بە تایبەتی زمانی ئینگلیزی ئاسانکاری و هاوکارێکی زۆر باشە. لەم چەند ساڵی دواییدا و بە تایبەت ئەمڕۆ خوێندنەوە و گەڕان بە دوای کتێب با زمانی ئینگلیزی خواسێکی زۆری لەسرە بە جۆرێک چەندین ناوەند و کتێبخانەی تایبەت بە فرۆشتنی کتێبی ئینگلیزی کراوەتەوە. ناوەند و شوێنی زۆر تایبەتمان هەیە کە تەنیا تایبەتن بە زمانی کتێبەکانی زمانی ئینگلیزی چونکە خوێنەر زۆر بوون، یعنی شوێنی تایبەت کراونەتەوە. من بۆ خۆم کتێبێکم ئەویست دەستم نەکەوت، هاتم لە کتێبخانەیەکی تایبەت بە کتێبی ئینگلیزی اینجا دەستم کەوت، یعنی توانیم ئەو کتێبە بەردەست بخەم. لە ماوەی ئەم ساڵە و لەم دوایانەشە بە تایبەتی کە دەستکەوتێکی باشمان هەبوو لە پێشەنگا ئەومان بۆ دەرکەوت کە کتێبی ئینگلیزی بە تایبەتیش ئینگلیزی کە ئەم کتێبخانەی ئینگلیزیە خواستێکی زۆری لەسەر بووە و بە تایبەتی لە بەشی سایکۆلۆژیەکان و لە بەشی ڕۆمانس و لە بەشی نۆڤڵەکان و نۆڤڵیش لە کلاسیک و چ مۆدێرنیش و کلاسیک بە تایبەتی کە ئەتوانی بیبینی کە گەنجەکانمان خوێنەری کلاسیکیان زۆرە کە ئەوەش بەشێکی باشە بۆ ئاشنابوون بە ئەدەبی کلاسیکی ئینگلیزی. هۆکارەکانی زۆربوونی خواست لەسەر کتێبی ئینگلیزی و زۆربوونی خوێنەری کتێبە ئینگلیزیەکان پێشکەوتنی خێرای ژیان لە تەواوی بوارەکانی تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و زۆربوونی خوێندنگە و زانکۆ تایبەتەکان کا سیستەمی خوێندن تیایدا ئینگلیزیە. سیستەمی پەروەردە بە تایبەتی سیستەمی پەروەردەی ئینگلیزی کە لەم 10 ساڵی ڕابردووە کاریگەریەکی بەرچاوی هەبووە بە هەردوو لایەنەکەوە و سۆشیال میدیاش بە پلەی یەکەم، چونکە سۆشیال میدیا چ لە لایەنی خراپ چ لە لایەنی باشانە لە هەردوو کێوانە کاریگەریەکی بەرچاوی هەبووە ناشتوانی بیوەسێنی بەڕاستی و هەمووی شەکەوێتەوە سەرەوەی کە بتوانانی تا چەندێک ڕاگیرکەیت و بیهەڵیتەوانێ و طبعاً چ لە ڕووی پەروەردەی کۆمەلگاشەوانێ پەروەردەی کۆمەلگایی ینی تا ڕادەیە خەریکە بەرەبەرە ئەتوانی هەسێکی پێکی کە ئەبێتە بەشە لە کولتور کە وەژە بەرچاوێکی باشە. بۆن ئێستا قوتابخانە ئەهلیەکان بڵێیت و سنتەرەکان و ئەوانە شوێنی زۆر کراونەتەوە تەنانەتی هەر لە مناڵەوە، ینی کیندەرگارتەکانی ژانیش کە لە 4 ساڵی و ئەخرێنە بەرخوێندن یەکسەر بە زمانی ئینگلیزی فێرە خوێندن ئەکرێن. ئەمە بۆ لەبەرەوەی بەڕاستی لە دوای زمانی خۆمانەوە دووەم زمان کە سنتر بێت لە کوردستانە و گرنگ بێت کە بزانرێ زمانی ئینگلیزیان. و یەکێکتر لە هۆکارەکان ئەوەیە کە تۆ بۆ نمونە پێویستت لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان پێویستت بە چوونە دەروەی وڵاتە بێ، چ لەبەر خوێندن بێ چ لەبەر ئیش بێ، هەر هۆکارێکی تر بێ کە تۆ ئینگلیزیەکەت نەزانی بێگومان پەکت ئەکەوێت لێەوە. و ئینگلیزیش یەکێک لەو زمانانەی کە خۆسەپێنە، یعنی تۆ ناچاری فێری بی خەڵکی هەر وڵاتێک بی ئەگەر تەنانەتی تۆش خۆسەپێن بی ناچاری دیسان فێری زمانی ئینگلیزیەکە بی. دەکرێت زۆربوونی خواست لەسەر کتێبی ئینگلیزی چەندین خاڵی ئەرێنی و نەرێنی هەبێت. زۆربوونی خواست نیشانەی وریایی و بە ئاگایی گەنجانە، بە تایبەت ئەم نەوەیە لە گۆڕانکاری خێرایەکانی ڕۆژ بۆ پێی بەزانینی زمانی ئینگلیزی خێراتر دەتوانرێت هەر داتا و زانیاریەک هەر چەند نوێش بێت بەدەست بهێنرێت. هەموو شتێک لایەنێکی باش و خراپی هەیە، لە هەموو شتێک ئەتوانی لە دوو دیۆ سەیری بکەی، لایەنە باشەکانی لایەنە خراپەکانی. فێربوونی زمان حتمیە شتێکی زۆر باشە. ئێمە وەکو کەسانێکی ڕۆژهەڵاتی لا ڕاستەوە دەسەکەین بنووسین، کەسانێکی ڕۆژئاوایی لە چەپەوە دەسەکەن بنووسین، بۆ منتیقەی ڕۆژهەڵاتیەکان ئاسیایەکان ئەوان لە سەرەوە بۆ خوارەوە دەسەکەن بنووسین. ئەمانش هەر هەمووی کاریگەری لەسەر عەقڵی کەسەکان هەیە. خۆی زانینی هەر زمانێک ئەوەندە مرۆڤێک دروستەکە، هەتا وەکو زمانێکی زیاتریش بزانی عەقڵێتێکی باشترت ئەبێ ئەتوانی
توانی بڕیاردانێکی باشتر ئەبێ و توانای ئەوەتە بە عقڵەتێکە هەبێ کە توندڕە و پەڕگیر نەبی بتانی بڕیار لەسەر هەموو کەسێک بیت و کەسێکی ئەنانی بیتەنیا بیرکردنەوەی خۆتە بەلاوە گرنگ بێ. زمانی ئینگلیزی زمانێکی معلوماتیە، زمانێکی زانیاریە، زمانێکە لێکۆڵینەوەیە، هەموو ئاستەکان لە هەموو جیهانە هەرەکەوێتەوە سەر زمانی ئینگلیزیتر لە ڕووی هەموو لێکۆڵینەوەیەک بێت. یەکێک لە خاڵە نەرێنیەکانیش ڕاهاتنی گەنجان و نەوەی ئێستایە بە خوێندنەوەی کتێبە ئینگلیزیەکان و دوورکەوتنەوە لەو کتێبانی کە بە زمانی کوردی بەردەستن. بە واتایەکی تر کەمبوونەوەی خوێنەری کتێبە کوردیەکانە لە داهاتوودا. ئەمەش کاریگەری دەبێت لەسەر چاپکردن و بڵاوکردنەوەی کتێب بە زمانی کوردی. هەروە دەبێتە هۆی دابڕان لە زمان و کللتور لە نێو نەوەکانی داهاتوودا. بەڵام وەکو ئەوەی کە خوێنەری ئینگلیزی لە ماوەکانی ڕابردووە زۆر بووە، هەتاوای لە هاتووە خوێنەری کتێبی ئینگلیزی وای لە هاتۆ بۆ بە پۆست تۆ کتێبێکی کوردی بخوێنیتەوە، ئەوەندە چۆنەڵی شخصیاتێکی ئەوەی نییە وەکو یەک کتێبێکی کوردیە خوێنیتەوە. هەرچیەک بێ وڵاتی خۆمانە، خاکی خۆمانە، پیرۆزە لامان خۆشمانەوە، گرنگە کە نەهێڵین کاڵ بێتەوە لە پاڵ ئەوەی کە ئێمە ئەمانەوێت فێری ئینگلیزیەکەش بین.